بۆچی خۆتە ڕازێنیتەوە بۆ چیەکەین گومانی لێکن لە کاتێکە ئەو بیری بۆ شتانە ناچێت بەس مەشغوڵی دەموچاوی خۆیەتی بەس بیر دەکاتەوە دەموچاوە بۆ کوێیە بە یعنی یەکێک لە کێشەکانی لوت پێش بەشەکانی تر گەورابێ یعنی زۆر جار سەیری لوتیەکە تۆ لوتم بۆ لە مناڵی ڕێک بۆ لەگەڵ لێوم و دەموچاومە بۆ ئێستا لوتەکە ئەمە نەبووی کێشەیە بەڕێزان ئەمە هەمووی شتە لە قۆناغی ڕزەکانی وەکو وتم بەس جسمەکەی هەیە ئەبێ ئێمە هاوکاری بین یارمەتی دەری بین بۆی لەم قۆناغە ناسکە ڕزگاری بێ و بچێتە قۆناغی گەورەترین کێشە قۆناغی ڕزەکاری دروستە بێ. کاکە دکتۆر ئەم قسانی کە ئەو باسێکە ئەمە دایکیڵێ باوەڕکە من چەندین جار خۆشی لەقینا تۆش دەورە هەبێ بە دایکی بڵە بڵێ تەریقی مەکەەوە گاڵتەی پێمەکە وە ناو ناتۆری لێمە دۆزەرەوە بێت جوان جەنابێت دەور هەبێ بەڵێ نانە کاک دکتۆر دڵنیا بەخۆ من هەروام کردووە چەندین توێژینەوەم بۆ دۆزیوەتەوە هەر خۆم پیشانەما ڕۆڵی گیان ئەم زیبکانەمە هۆکارەکانن پەلەمەکە ئەو نە دەستکاریان مەکە ماوەیەکی تر خۆی نامێنێ دەوە دەستکاریکردنەکەی دەموچاو سەقە دەبێ بەڵام دایکی ئیتر ئەها بێزار بووە ئەمەنەی پێ وتۆتەوە سەعیبکە بە بەردەوامی پێڵێتەوە عنی لە مستەقبەلی ئەو ئەترسێکە پێڵە سەعیبکە بۆچی پێڵە خۆ لە قازان جیەمە نیە لە مەسلحەتی خۆیەتی بۆی داهاتی خۆی ڕووناکتر بێ ئەنجا کاک دکتۆر کێشەیەکی ترمان ئەمەیە ئێمە لە ماڵەوە دائنیشین گوێ لە گۆرانیەکەگرین یەکسەریەت پەنجانە بەم بینایی کوژێنێتەوە ئەم گۆرانێک کۆنانە چییە؟ وازدەم شتە کۆن و ڕابردوانە بێنن گۆرانی باوەڕکە کاک دکتۆر گۆرانی وا لێ ئەیا جۆملێتی تەریقە بمەوە شەرم ئەەکەم لە جێی خۆمە عارەقە ڕێژم ئەخر خۆ ئەم گۆرانیانە بۆ کۆمەڵگەی ئێمە بێت ئاخر ئەم وشە نابوت و ناشرینانە بۆ کۆمەڵگەی ئێمە بێت ئەخر بەڕاستی ئێمە وەزارەتی ڕۆشنبیریمان نایەت محاسەبەی کۆمەڵی خەڵکە کە ئەم وشە ناشرینانە ئەکەن بە گۆرانی و بڵاوی ئەکەنەوە هەناوخان بۆ من نەزانم جیاوازی هەیە لە بینی حەزوانە زۆکاندا کاک دکتۆر جان ئەمان هەر حەزیان لە شتی تازە نییە گوێ لەو گۆرانێ کۆن و سوانە هەم دەخوایەک دەقیامەتیم بە بۆ هەرچی تازە بوو باشە هەرچی کۆن بوو خراپە ئیتر من حەزم لێ نییە ئەمان یانێ بە زۆر من گوێ لێ بوون گاڵتەم پێەکەن من حەزم لێ نیە بەدەست خۆم نییە گۆرانەکان ئێمان چێوە بە چی بێزارە بێ کاک دکتۆر ئێمە گوێ لە چێگرین گوێ لە مامۆسا ماملەیەگرین گوێ لە مامۆسا زیرەگەگرین ئالەم گۆرانیانە ئەم حەزی لەم دوول لە ڕووی جەنابەت و بەرنامەکە و بینە لەم زیقە زیق و شەڕەجنیە و پیا هەڵدان بە باڵای ئافرەتێکا و پێڵاو لە یەکەگرن و یعنی باوەڕکە کاک دکتۆر جاران ئەگەر بیر بکەینەوە ئێمە کە گوێمان لە گۆرانیەک ئەگەر یەکسەر لە مێشکی خۆمانە تەمسیلێکمان بۆ دروست دەکرد فلیمێکمان بۆ دانا و ئەم گۆرانیەمانە کرد بە فلیم لە ئێستا نە بەعەکسەوە ئێستا فلیمێکە پیشانە درێ گۆرانیکی بێمانای لەسرە ئەنجا کۆمەڵێک ڕەفتار و ئوسلوبی ناشرین تەریقە بیتەوە نەسەیریکەی نەگوێی لێ بگری ئەزان چۆنە کاک وشارجان بە خۆی گشتاندن من قەت لەگەڵ گشتاندن نیم ینی تەڕ وشک بەیەکەوە بسووتێنی لە گەنجەکانیشمانە لەم تازە پێگەیشتوانە هونەرمەندی دەنگخۆشەیە فعلەن شعری جوانی شەڵە بژێرە بەڵام بەداخەوە زۆرینەی بەنای ئەم گەعدە و شەڕەجنێ و شە ناشرینانە و ینی سوکردنی جەستەی ئافرەت و جوڵاندنی غەریزەکان و وشەی نابەجێ و کەلیمات ڕاستە زۆری لەوانە تایە بەڵام یەکشت تێ هەناوخان بۆ تۆش بۆ باوکیش کچەکەم شتێکی بۆ هەموو دایک و باوکانی کام بەرنامەژە بینن و یا لە داهاتووە پێیانەگات جیاوازی لە نێوان حەز و ئارەزەکان هەیە جەنابێ بەلایانی کەمەوە 20 ساڵ لە باوکە بچووکتری جارێ بە هیچ شێوەیەک مافی تۆ نییە ئەم گۆرانی بێژە ڕەسەنانە بە کۆن و سووا و نازام چی بە ئەوە چۆنەڵی پتاهەدێکێ لەوانە قوتابخانەیەکن هیچی مامۆستا عەلی مەردان ڕەسوول ڕێزاگەردی تاهەر تۆفیق ئەمانە بەڵام ڕاستە تۆ حەز لێی نییە ئەزانی بۆ حەز لێی نەکچی من باوکە یا من کە گوێ لە مامۆستا عەلی مەردانەگرین یا گوێ لە حەسەن زیرەکەگرین یا گوێ لە مەسەری خالقیەگرین ئەزانی لە ناومێشکمانە وەکو فلیمێ شریتێ لێبەی گەنجێتی خۆمان مڕاهەقەی خۆمان مناڵی خۆمان باوکو کەس و کارمان لەوانەیە زۆربەم باوکو دایکمان نەمابێت تەمە بە تەمەنەکانی من باسەکەین کامانە هەمووی ئەمانە ئەزانی چ متعە و خۆشێکی لێبینین ئەو گۆرانی هەموو ئەو شتە جوانانە مێنێتەوە ناومێشکم بەڵام نایەتە ناومێشکی تۆ لەبەرەوەی تۆ سەردەمایان نەژیاوی لەبەرەوەی گوێ لەو گۆرانیە نەگرتووە کە من گوێ لەو گۆرانی ئاگرم گەنجێتی خۆم بیرەکەوێتەوە هاوڕێکانم بیرەکەوێتەوە کە هەندێکیان نەماون چیم بیرەکەوێتەوە
ئەمە لێرەیە بۆ هەموو کوڕ و کچە گەنجەکان ئەبێت چاک ئاگادار بن ڕێزی حەز و ئارەزوی دایک و باوکیان بگرن خۆشەت نییە گۆرانیەکە بەس شعرەکە بێ و بەس ئاوازەکە بێ و بەس دەنگە خۆشەکە بێ لەگەڵ یا کۆمەڵی یادگاری پێوە ڕەبتە بەڵام تۆ نەژیاوی لەو سەردەمەیە هیچ ئەوانە نییە لەبەرەوەیش متعە و خۆشێکی تیان نابینی